هونەرمەند و پەیکەرساز چێنەر نزار لە نوێترین کاریدا پەیکەرێکی بۆ کەسایەتیەکی گرنگی نێومێژووی کورد ژەنەڕاڵ شەریف پاشای خەندان دروست کردووە. ژەنەڕاڵ شەریف پاشای خەندان لە ساڵی 1865 لە شاری سلێمانی لەدایک بووە و سیاسەتمەدار و ژەنەڕاڵێکی سەربازی بووە و یەکەم کەس بووە کە داوای دەوڵەتی کوردی کردووە. شەریف پاشای خەندان لە ساڵی 1898 دەبێتە باڵیۆزی عوسمانی لە وڵاتی سوید و بۆ ماوەی 10 ساڵ لەو پۆستەدا ماوەتەوە. یەکەم کەس بووە نەخشەی کوردستانی بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی خستوۆتە بەردەم خۆرئاواییەکان. دروستکردنی ئەم پەیکەرە بیرۆکەی فیدراسیۆنی جیهانی کورد و لەسەر ئەرکی بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ جێبەجێ کراوە. پەیکەرساز چێنەر نزار لە گەڵمان ئامادەیە و گفتوگۆ دەربارەی ئەم پەیکەرە دەکەین. کاک نزار سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. بیرۆکەی دروستکردنی پەیکەری ژەنەڕاڵ شەریف پاشای خەندان چۆن بوو؟ زۆر سپاس بۆ ئێوە. هەڵبەت دوای سەردانیکردنی کاک ڕەباز نەجم و کاک محەممەد نەجم بۆ کارگەی کولتور لەوێ من گەلەری کارکردنم هەیە. سەردانیان کردم کە باسی ئەم پرۆژیان لەگەڵا کردم لە تقریبا ناوەڕاستی مانگی مانگەکانی 2025 بوو. باسی ئەم پرۆژەیەمان کرد کە یادمانێکی گەورەیان بەدەستەوەیە و پلانیان هەیە 100 چالاشی گرنگ بکەن بۆ کوردانی بە خزمەت ئەو کوردانە کە خزمەتی میلەتی کوردیان کردو و لە ناویانە یەکەم کەس کە باسییان کرد لەگەڵما ژەنەڕاڵ شەریف پاشای خەندان بوو. هەڵبەت ناڵێم نەم ئەناسی تەبعاً وەک پێویست لە مێژوەکەیم نەئەزانی کە باسییان کرد و پێشنیاریان بۆ کردم. هەڵبەتەر کارێکی هوەری کە پێشنیارەکرێت بۆ تۆ خۆتی بۆ ئامادەکەی. من یەکسەر ژیاننامەی کەسایەتەکە خوێندەوە و حەزمە کرد کات زوو بڕوە بۆی دەستکەم بە ئیشەکە و چونکە کەسایەتێکی گرنگ بوو. بیرۆکەی دەستپێکردنی ئیشەکەمان بەم شێوەیە دەستان خۆش بێ. پەیکەر ئەرکێکی گێڕانەوە و هەروەها بەرپرسیارەتیە. بە چ میکانیزمێک دەتوانرێت لە باخچە و شەقامەکانە دابنرێت؟ طبعاً هەر ئەو پرسیارەکەی خۆت جوابێکی زۆر باشە کە ئەرکێکی زۆر قورسە لەسەر شانی هونەرمەند. کاتێک تۆ قەرار ئەیی پەیکەرێک بریتە شوێنە گشتیەکان ئەبێت تەواوی لێکدانەوەی ئەو سپیسی کە لە ناو شارە پڕەکرێتەوە بەڕاستی نەبێتە هۆی تێکدانی بینینی خەڵک. هەڵبەت کاتێک هەر هونەرمەندێک پێشنیاری کارێکی هوەری بۆ ئەکرێت زۆر بەرپرسیارانە ئەبێ مامەڵە لەگەڵ فۆرمەکەی بکات، هەم لە ڕووی جوڵەوە، هەم لە ڕووی زمانی جەستەوە، هەم لە ڕووی ئەگەر کارەکە کارێکی کلاسیک و کەسایەتی بێ ئەبێ زۆر نزیک بێت لە کەسایەتێکەوە. ئەلبەت ئەو کاتە تۆ کارێکی سەرکەوتووەکەی. بەڵام من بەش بە حاڵی خۆمەر کات پێشنیاری کارێکی وان بۆ ئەکەن زۆر ئەترسم، زۆر هەست بە پرسیاردێکی زۆرەکەم لە ئیشەکانمە، چونکە ڕۆژانە بە هەزاران خەڵک پەیکەرەکانی منە بینانی، هەزاران خەڵک گوناحیان چییە پەیکەرێکی خراپ ببینن. بۆیە هەمیشە بە هەوڵێکی گرنگ و بە بیرکردنەوەیەکی زۆر وردەوە توانیمە کار لەسەر پرۆژەکانی خۆم بکەم و ناڵم پرۆژەکانی من زۆر گرنگن، بەڵام جار بەجار هەست بە باشبوونی یەکەم، جار بەجار خوێندنەوەی باشترم هەیە بۆ کارەکەم. ئەو ماتریالانی کە لە کوردستان بەکاردێن بۆ پەیکەر تا چەند گونجاوە بۆ کەشوهەوا و دانانی لەو شوێنانەدا کە جێگەی خۆیەتی؟ ئایا کەشوهەوا ڕێگە دەدات ئەو پێکەرانە وەک خۆی بمێنەوە؟ ئەو ماتریالانە ئەوونە باشن تاوەکو بتوانی پەیکەرێکی باش دروست بکەیت؟ طبعاً بەداخەوە لە وڵاتی ئەمە هوەری پەیکەرسازی نەبووتە کولتور. لە هەر وڵاتێکیشە هوەر نەبێتە کولتوریان هەر بابەتێکە نەبێتە کولتور وەکو پێویست ناتوانانی لایەنە باشەکانی ببینیت. هەڵبەت بۆ کاری پەیکەرسازی یەکەم شت کە زۆر گرنگە لە شارێکە هەبێت هەبوونی کارگەی داڕشتنی برۆنزە. خۆشبەختانە لەگەڵ کاک ڕێباز نەجم و فیدراسیۆنی جیهانی کووردا قسەمان کردو کە لە ئایندەیەکی نزیکە بتوانین کارگەیەکی داڕشتنی برۆنز بینینە سلێمانی و لە کارگەی کولتور دایبنین، بۆیە بتوانین تا ڕادەیەک لەم مەسەلەی ماتریالە نەجاتمان بێ کە ئەمەی کە هەیە ئەمەی کە هەشە بەڕاستی کوالەتی خراپ نییە.
من کاتێک کە برۆنزم کردووە 4-5 کاری برۆنزم کردووە لە سلێمانی لەگەڵ کەسی زۆر شارەزا لە ئەوروپا قسەم کردووە بۆ کەش و هەوایەکی زۆر ساردی وەکو سلێمانی و زۆر گەرمی وەکو سلێمانی چ ماتریالە باشە پێکاتەکانیان بۆ نردوم یەکێ لە دیارترین کارەکانم پەیکەرەکەی ئەولەسیسە ڕۆژ بە ڕۆژ لە بەردەکی سەرایە و ئەمینرێت و هیچ کوالیتی تێک نەچووە مەسەلەی ماتریالەکانی تریش لەبەر نەبوونی مەسەلەی برۆنز و ئەوە پەنامان بردوتە بەرەم هاڕاوی بەردی مەرمەرە ئەوە تقریبی 10-15 ساڵە ئەزمونیەکەین ماتریالێکی زۆر زۆر بەقوت و زۆر زۆر باشە بەڵام دوجار هەموو ماتریالێک تەمەنی هەیە تۆ ئەگەر بێت و بەرد ئەتوانێ بڵێ بشکێت ئەتوانێت عەزێتی بە پێ بگا بەڵام دوجار برۆنز هیچی لێنە بۆیە هیوادارم لە ئایندەیە بتوانین ئەو کارگەی داڕشتنی برۆنزە بینە سلێمانی و تا ڕادەیە کەمێک لە کێشەکان چارەسەر بکەین. دەستان خۆش بێت. ئایندەی پێکەسازی لە سەردەمی دیجیتاڵی مۆدێرنە چۆن دەبینیت؟ من وەکو دیدی خۆم بۆ مۆزوعی ئەو پێشکەوتنە سەریعی کە ئێستا ئەمڕۆ لە دنیا هەیە تۆ هەر هونەرمەندیت هەر کەسێکی لەم دنیاە لەگەڵ ئەم پێشکەوتنەیە نەبیت تەسەورەکەم ڕۆژ بە ڕۆژ پاشەکشی خۆ ببینی بەنسبەت زۆر زۆر مەسەلەی تەکنەلۆژیا هاتووتە ناو کاری ئێمەوە ئەکرێت هونەرمەند لەم بەینە ئاگای لە خۆی بێ نەبێتە مقاول ئەم قسەیە زۆر مەبەستمە هونەرمەند نەبێتە مقاول بتوانیت ئەو تەکنەلۆژیە بەکاربێنی بۆ ئاسانکردنی مەراحلی ئیشەکەت نەک بیکەی بە تەواوی مەرحلەی ئیشەکەت ئەمە بۆ چوونی منەیانی لەوانەیە ڕۆژە زۆر زۆر زەمانە پێش ئێستا لە فیلمە گەورەکانە ئەو ئەجیزانە بەکار هاتبێ بۆ زۆربەی فیلمەکان و دروستکردنی پەیکەرە گەورەکان بەڵام کارێکی هونەری کە تۆ قەرار ئەی کارێکی هونەریکەی دەرهاویشتەی ناخی خۆت ئەحساسات ینی خۆشی و ناخۆشیەکانە کە بەری ئەەکەوی تو ئەمانە نەبینی کەواتە تۆ هونەرت نەکردووە تۆ ئەتوانم بڵم جارێکە بڵم تۆ وەکو مقاولێک دەورەبینی هەستی تیان نابێ کارەکەت بۆیە من زۆر زۆر لەگەڵ ئەوەیان هەموو هونەرمەندان سوود لە تەکنۆلۆژیای پێشکەوتوو ببینن بۆ مەرجەی هەستەکە تێک نەیە هەتا ئەو ڕادەی لە هەستا بمێنێتەوە و تۆ منە سەم بەکاری ئێنم بۆ بیدایەتەکانی پێشترم لە لەحیم و کۆمەڵە مەراحیلی کە تەسیری هەیە لەسەر تەندروستیم ئاسانکاریم بۆ کراوە بەڵام وەکو ئەوی بێم سەر لە نوێ پەیکەرەکە بە ماتریالە بکەم و دوایی داینم لەسەر جادەوە کاری من نییە بەڵام باشترین نمونە لەوەی شەریف پاشای خەندان نابێت کە بیدایەتی ئیشەکەم لە ڕێی تەپەتۆر و ئەوانەوە بە سیەنسی بڕیمە بۆی ئاسانکاری لە حیمشتی بۆ کردوم و دەرەنجامەکەی ئەوە تاکەی بینین هەستەکەی هی خۆمە بەڵام پێکاتەکەی بیدایەتی تەکنەلۆژیا هاوکارم ئایا پاشخانی کولتوری و کەسی کارەکانت لە قاڵب دەدەن؟ زۆر خەریکە وای لێت بەڵام بەداخەوە من ئەتوانم بیگەڕێنەوە بۆ ئەوەی کە کەم تا زۆر لایەنی جێبەجەکاری پرۆژەکانم زۆر بیریانەوە نەکردەوە کە بڵێن چێنەر تۆ چ کارێکی فکری خۆتت هەیە کە ئەمەش نەبێت تۆ داوای کەسایەتیت لێ ئەەکەن داوای ئەمەی کە منیش کردومە ئەتوانم بڵێم خاڵێکی گرنگە لە ناو مێژووی ئێمە تۆ زیندیکردنەوەی کەسایەتەکان بەشێکە لە هونەر لە هەموو دنیا بەڵام ئەوەی کە جەناب تەڵێ خەریکە کارەکانی من لە قاڵب ئەیە مەسەلەی کەسایەتەکان ئەڕۆم لەگەڵی بەڵام لە مەرحەلەیەکە هونەرمەندت ناتوانێت وابەستە بێ بۆشتانەوە من بە سەدان کاری فکری خۆمم هەیە بەڵام کە دەرفەت نەبێت یانجا من دایمە وا بیری لێکەمەوە کە جارێک کاتی نەبوو بۆی پێ بگات و ئیشەکان بێنە شوێنە گشتەکان بەڵام هەر ئەیکەم ئەگەر تەمەن باقی بێ هەوڵێم کە کارە فکرەکانی خۆم تقریبی تا ڕادەیەک قوڵ بوومە تۆ لە مەسایلی کەسایەتیەکانە و تۆزێکیش ئاسان نییە زۆر قورسە تۆ پەیکەرە بکەی زۆر زۆر لە کەسایەتێکەوە نزیک بێت و بە نمونەوەی پەیکەرەکە شەریف پاشای خەندان بەرپرسیارەتێکی مێژوویەت و ئەو هەموو نەجمەوە ڕوتبە و شتە لە پەیکەرەکە هەبێت تۆ نەیکی یان ئەو هەموو دیتێڵە وردە هەیە ئەبێ بکرێت بۆیە خۆش زۆر دڵم خۆشە بۆی کە لەگەڵ لە قاڵبیان ناوم یعنی مەسەلەی کەسایەتەکان بەڵام کاری باششم کردووە لە ئایندەیە کۆمەڵێک کاری ترم ئەبێ دیتر نازانم سپۆنسەرم هەبێ لانی جێبەجەکار هەبێ نەبێ پرۆژەی فکری خۆم گرنگە خەڵک ببینێ جگە لە پەیکەری جەنەرال شەریف پاشای خەندان کە قسەمان کرد پێکەوە باسی چەند پرۆژەیەک و چەند پەیکەرێکی نوێت کرد یەکێک لەوانە بۆ شاعری گەورە شێرکۆ بێکەسە ئەم پرۆژانە
چۆن بیر لێ کردوونەتەوە و لەکوێ دایان بنیت و بۆ چ لایەنە کردوتە و کێ پاڵپشتی کارەکانتان؟ بەڵێ ئێستا بەنسبەت ئێستا ناو قاعەکەم کەی سێریەکەی نزیکی 5 پیکەری تاوکراوم هەیە و خەریکی دوو دانشم، ینی 5 پیکەرەکان هەرێکیان لایەنی سپۆنسەرەکانی جیاوازە، ینی یەکێک لە پیکەرەکان بۆ حاجی قادری کۆیە هەر بەڕێز دکتۆر تەها ڕەسوول سەپۆرتی کردووە، پیکەری زێوەری شاعیرم دروست کردووە هەر دڵنیاخان سپۆنسەری پرۆژەکەی کردوم، پیکەرم بۆ شێرکۆ بێکەس کردووە گەلەری بیکاسۆ کاک فەریدون سەپۆرتی پرۆژەکەیان کردوم، یعنی من بە عام سپۆنسەرەکانم جایە، بەڵام بۆ من گرنگە کە پرۆژەکە پێ ئەڵێن پارە گرنگە، بەڵام بۆ من زۆر بیری لێ ناکەم، چونکە دوجار دایما ئەڵێم وان نزیکی 6 پیکەرم دروست کردو لە شارەکانی کوردستان و ئیشێکیشم ئەڕاتە دەرەوەی هەرێم پارەی هەموو خوراوە، بەڵام ئەوی کە ئەمێنێت و دوجار هونەرەکەیە بۆ من، بۆیە یعنی بەڕاستیەکەی کەساتێکە زۆر گرنگە. ئەنجا لە دوای ئەم پیکەری شەریف جەنەرال پاشا پرۆژەکانی کەشم عەرزەکەم لە سلێمانی، ینی شوێنیان بۆ دابین کراوە کە دروستت کردوون و هێشتا نمایش نەکراون بەنیازی هەمووی لە شاری سلێمانی دابنیت. بەڵێ ئەوەی کۆیان بۆ کۆیە حاجی قادری کۆیی لەگەڵ بەرپرسانی کۆیا قسەمان کردەوە کە زۆر بە پێشوازێکی باشیان لێ کردوین لە ناو شوێنە کۆنەکەی خۆی کە لە ساڵی هەفتاکانە پیکەری حاجی قادرە بۆ لەوێ دانرێ، ئەوەی زێوەری شاعیر لە پلانێکی ناو سەرایە محاولە ئەکەین لەوێ دابنرێت و ئەوەی شێرکۆ بێکەسیش لە کۆڕنیشەکەی سلێمانی دانرێت. سپاس کە ئەمڕۆ ئامادە بووی لەگەڵمان، هیوای سەرکەوتنە بۆ خوازین. زۆر سپاس. بەخێر بێی.